سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست، هیوای تەندروستی و لەش ساغیتان بۆ ئەخوازم بەخێر بێن بۆ سیرکردنی ئەم ڤیدۆ نوێیە کە باز لە کاری باشترین دەلاکەکانی جیهان دەکا، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک. پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدۆکە و لە بیرشی نەکەن سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بکەین بە ڤیدۆکە. دەلاکی تەنها ناوی کارێکی سادە نییە، بەڵکو هونەرێکی زۆر سەرنجڕاکێش و جوانیشە و بەهۆی ئەوەی پیاوان لە ماوەیەدا گرنگی زۆر بە ڕوخساریان نادەن، بۆیە پێویستیان بە هاوکاری ئەم دەلاکە شارەزایانە هەیە کە دەتوانن جوانی گەنجیتان بۆ بگەڕێنەوە. گەر تۆش دەتەوێت بەهرە سەرسوڕهێنەرەکانیان و تەکنیکە نوێیەکانیان ببینی، ئەوە پێویستە تا کۆتایی ڤیدۆکە بینەربیت. بەکارهێنانی ئاگر بۆ قژ بە بیرۆکێکی قبول نەکرا و دادەنرا، بەڵام هەندێک لە دەلاکەکان توانیان ئاگر لە کارەکەیان بەکاربهێنن کە پێویستە پێش ئەوە سەری کڕیارەکانیان بە شامپۆ شۆری بێ، ئەنجا لە بڕینی و ڕێخستنی قژیان ئامێری و شکەرە و مەکینە بەکار ناهێنن، بەڵکو ئاگری مۆم بەکاردەهێنن کە ئەمەش کارێکی ترسناکە لە خۆیدا. بەڵام شارەزای دەلاکەکان و کارامەی چەند ساڵیان و بلیمەتیان لە کارەکەیان گرنتی سەلامەتی کڕیارەکانیان دەدەن و گەنجان ئێستا ئارەزوویەکی زۆریان هەیە بۆ ئەم شێوازە، چونکە جگە لە بڕین و داهێنانی قژیان بە شێوەیەکی ناوازە لە هەمان کاتیشدا ئارامێکی تەواو بە دەرونیشان دەبەخشێت. ماسکی کۆلاجینی ئاڵتوونی هەموو خەڵک دەیەوێت بەکاری بهێنێ، ئەویش بۆ دەستکەوتنی شێوە ڕوخسارێکی جوانتر و بێگومان گەنجانش لەم شتە بە دوور نین، بە تایبەت کاتێک دەلاکەکە کارامە و شارەزا بێ لە بەکارهێنانی بنچینەکانی جوانکاری. لەوانەیە ئێستا بۆ دەرکەوت بێ کە دەلاکەکان کارەکەیان تەنها تایبەتمەند نییە بە چاکردن و تاشینی قژ، بەڵکو پێویستی بە هەندێک شارەزای و هونەری و شتی تر هەیە. کڕیارەکانیان پێویستیان بە ستایلێکی ورد و ئەندازیارانە هەیە، ئەوێش بۆ دروستکردنی شێوەیەکی بێهاوتای لەم جۆرە. ئایا دەلاک دەتوانێت داو بەکار بهێنێ لە کارەکەی؟ بەڵێ ئەم کردارە پێی دەگوترێت خێتکردن بەهۆی بنەوە کە زۆربەی دەلاکەکانی ئێستا بەکاری دەهێنن بۆ دیاریکردنی سنووری ڕیشت و با ڕاستگۆ بین لەگەڵ خۆماندا. ئەنجامدانی ئەم کارە زۆر بە ئازار و ناخۆشە. ئەم دەلاکانە مامەڵە لەگەڵ ئەو کەسانش دەکەن کە قژی سەریان بە تەواوەتی نەماوە، چونکە سەریش بەشێکی هەستیارە و پێویستی بە گرنگیدانی زۆر هەیە. بۆ نمونە ئەو ماسکە گەورەی کە ئێستا دەیبینین کاریگەریەکی سەر سوڕهێنەری هەیە لەسەر ئەو کەسانی کە کەسەڵن، چونکە سەرنجڕاکێشتریان دەکات. ئەو ئامێری کە هاوشێوەی کڵاوەکەی ئایرۆنمانە بۆ منداڵان، بەڵام خۆی لە ڕاستیدا ئەم ئامێرێکە بۆ نەهێشتنی زیبکەی گەنجی، هەروەها ئەو پەڵانی سەر ڕوخساریان کە زگماکی نین و ئەم ئامێرە لەلایەن دەلاکە شارەزاکانەوە زۆر بە ئاسانی بەکاری دەهێنن، چونکە ئەم جۆرە ئامێرانە پێویستی بە بەشداریکردنی پزیشک نییە بۆ بەکارهێنانی، بەڵکو تاکەشت کە پێویستیانە ڕاکێشانی کڕیارەکانیانە بۆ بەدەستهێنانی ڕوخسارێکی جوانتر کە ئەمەش بۆتە هۆکارێک بۆ بەدەستهێنانی دڵی کڕیارەکانیان لە ئێستادا و بەخشینی ڕوخسارێکی جوانتر. بە دڵنیاییەوە زۆربەی خەڵک لە چۆنێتی ئەنجامدانی ئەم کارە تێناگەن، بەڵام ئەوان بە هەردوو چاوەکانیان بینیویانە کە چۆن دەلاکەکان هەڵدەستن بە دروستکردنی وێنەی جوان لە قەسەری کڕیارەکانیان و زۆربەی کات ئەم وێنانە سادەن، چونکە سەر شوێنێکی گونجاو نیە بۆ دروستکردنی وێنەی ناوازە و هونەری. بەڵام هەندێک لەم دەلاکانەی کە دەیان بینین دەتوانن وێنەی مرۆڤی ڕاستەقینە لەسەر پشتەسەری کڕیارەکانیان دروست بکەن. لە نێوان هەندێک لەم وێنانەدا وێنەی سەرکردە دیارەکانی ئەمریکان و تەنانەت هەندێکیان ئۆتۆمبیلی وەرزشی ناوازەش دروست دەکەن. دەگوترێت گەر کۆمەڵە کەسێک لە یەک کاتدا کار لەسەر شتێک بکەن ئەوە ئەنجامەکەی کارەساتێکی گەورە دەبێت، بەڵام بە دڵنیاییەوە ئەم وتەیە دەلاکە شارەزاکان ناگرێتەوە کە بە هەش دەست خەریکی ڕێخستنی قژی ئەم گەنجەن، تەنانەت گەنجەکە خۆشی سەرسام بووە بە جوانی کارەکەیان و گرنگی پێدانیان.
وەک ئەوەی پێشتر ئاماژەم پێکردبوو دەلاکەکان هەڵدەستن بە جوانکردنی کڕیارەکانیان لە دەرەوە لە ناوەوەش و هەروەها هەندێک لەم دەلاکانە شارەزاشن لە بنچینەکانی جوانکاری نەک تەنها چاکردنی قژ و ڕازاندنەوەی بەڵکو لە جوانکردنی ڕوخساریشدا و نەهێشتنی مووی سەر ڕوخساریان و پاکردنەوەیان کە ژمارەیەکی کەم لە دەلاکەکان ئەم کارە ئەنجام دەدەن. تەنها بیهێنە پێشچاوت کە چەنە کارت پێویستە بۆ بەدەستهێنانی ئەو تاڵە قژە ڕەنگکراوە جوانانە لە نێو قژی سەرتدا و چەند قورسە بەڵام بەهۆی ئەم کڵاوکوونی لە دارەوە ئەم کارە ئێستا بە بەراوردکردنی بە دەلاکەکانی پێشوو کە چۆن دەیان کرد ئاسانتر و خێراتر دیارە و بە شێوەیەکی باوەڕ نەکراوە بەڵام سەرڕای هەموو ئەم ماندووبوونە و ناڕەحەتیە ئەنجامەکەی شایستەیەتی. هەروەها ئەم دەلاکانە مژدە بەخشێکن بۆ قژە فەوتاوەکان کە دەلاکە بە ئەزمونەکان هەڵدەستن بەلابردنی هەر قژێکی کەمی سرت کە گرنگی نەما بێ و دواتر هەڵدەستن بە دانانی قژێکی دەستگرتی نوێ لە شوێنەکەی و دواتر لەگەڵ ئاستی قژی ئەو کەسەدا ڕێکی دەخەن کە ئەستەمە دوای بینینی بزانی کام قژە ساختەیە ئەوێش بەهۆی کارامەی دەلاکەکە لە کارەکەیدا. زۆربەی پیاوان هەست بە دوودڵی دەکەن لە کاتی لە دەستدانی قژی سەریان و ئەمە مانای ئەوە دەدا کە پیری نزیکە لێیانەوە بەواتەیەکی تر کە کاتی لە چاوکردنی ساویلکە گەورەکان و هەڵگرتنی تەختەی شەترەنج و ڕۆشتن بۆ نزیکترین باخچە هاتووە و ئەگەر تاوانت زۆر کردووە ئەوە باشتر وایە سەردانی نزیکترین مزگەوت بکەیت بەڵام ئەمە ڕوو نادا ئەوێش کاتێک دەلاکێکی شارەزات هەبێ کە بتوانێت نیشانەکانی نەمانی قژت بشارێتەوە ئەوێش بە دروستکردن و دیاریکردنی ڕیش و ستمیێڵ و قژ بەهۆی خەتکردنی بە قەڵەمەوە کە چەند ساڵێک دەبەخشێتەوە بەم پیاوە و بچووکتری دەکاتەوە. ئەمە یاریێکی سەرشێتانی جەژنی هاڵوێن نییە بەڵکو ئەمە کارێکی پێویست و بە ئازارە بۆ بەدەرهێنانی مۆکانی گوێ و لود لە ڕێگەوە و ئێمەش جگە لە سەرسامبوون بە بەهرەی ئەم دەلاکانە و ئارامگیری کڕیارەکانیان هیچی تر نابینین. بە دڵنیاییەوە تۆ نازانی چی لەم گرتەیەدا ڕوودەدا و بێگومان هەمووان لەگەڵ ئەوە دەین کە زۆر قورسە لە یەکەم بینینەوە بزانین بۆچی ئەم گەنجە کاخەزێکی بە ئاگرەوە لە گوێ خستووە بەڵام لە کۆتایەکەیدا ڕوونتر دەبێتەوە چونکە دەلاکەکان جگە لە کاری ڕێخستن و بڕینی قژیان هەڵدەستن بە دەرهێنانی مۆمی گوێ لە دەرەوە و ناوەی گوێچکەکانیان. چاکردنی نینۆکەکان لەوانەیە کارێکی ناڕەحەت بێ بۆ زۆرێک لە کەسەکان بە تایبەتی کاتێک تۆ دەتەوێت نینۆکی دەستی ڕاستت بە دەستی سەپت بکەیت و بێگومان زۆربەی کات پەنجەکانمان بریندەر دەکەین بەڵام ئایا دەزانی دەلاکەکانی ئەم ڤیدیۆی خاوەنی ماجستەرن لە بڕینی نینۆکدا و بە شێوەیەکی پوختە و کارامە. ئارەزوو دەکەی لە لای کام لەم دەلاکانە قژت بتاشی یاخۆت کام ڕێگا تاقی بکەیتەوە دەتوانی لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسی. و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لەم کەناڵە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵ بکە و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکە بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.